بارزانیەکان چن؟ بارزان لە بنەمادا گوندێکی سەر بە قەزای مێرگەسوورە. ناوی عەشیرەتەکەش لە ناوی ئەو گوندەوە وەرگیراوە. ڕاستیەکە ئەوەیە کە بارزانی زیاتر لەوەی عەشیرەت بێت کۆنفیدرالیزمێکی خێڵەکیە و لە ڕووی ئاینیەوە سەر بە ڕێبازی نەقشبەندین. بارزان کۆنفیدراسیۆنێکە بریتیە لە یەکگرتنی نێوان حەوت هۆزی کوردستان کە پێکهاتوون لە هۆزەکانی بەڕۆژی، مزوری، نزاری، هەرچی، دۆڵەمەری، شێروانی، گەردی. ئەم هۆزانە دانیشتووی ناوچەکانی باکووری پارێزگای هەولێرن. لە سەرەتای سەدەی 20 لەلایەن شێخ عەبدولسەلامی دووەمی بارزانی کران بە یەک کۆنفیدراسیۆن. زۆر جار ئەم کۆنفیدراسیۆنە بە عەشیرەت ناو دەبرێت، بەڵام ئەمە بۆچوونێکی هەڵەیە. بەڵکو کۆنفیدراسیۆنی بارزان هاوپەیمانێتیە و زیاتر لە 125 ساڵە لە نێوان حەوت هۆز پێکهێنراوە و ناویان لە ناوی گوندی بارزانەوە وەرگیراوە. ناوی بارزان لە مێژوودا لە نووسراوەکانی ئەردەشیری بابکانی دامەزرێنەری ساسانیەکاندا هاتووە کە دەگەڕێتەوە بۆ 208 بۆ 210 زاینی. هەروەک هاونیشتیمانیانی کۆنفیدراسیۆنی دەڤەری بارزان لە نێوان 150,000 بۆ 175,000 کەسدایە. بەڕای ئەیوب بارزانی سەردەمانێک ژمارەی جووەکان و مەسیحیەکان لە دەڤەری بارزان لە ژمارەی موسڵمانان زیاتر بووە. ئەماش بەڵگەی پێکەوەی و لێبوردەیی ئاینیە لە ناوچەکە. هەروەک یەکێک لە سیمبولە دیارەکانی بارزانیەکان بەستنەوەی جامانەی سوورە. ڕوون نییە مێژووی بەستنی جامانەی سوور لای بارزانیەکان بۆ کەی دەگەڕێتەوە، بەڵام ئەوەی ڕوونە ئەوەیە لە کووردا تەنها پیاوانی بارزانی جامانەی سوور دەبەستنەوە. بەڵام بۆچی ڕەنجی سوور؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە فەرید ئەسەسەرد لە کتێبی ڕیشەی بیر و باوەڕی بارزانیەکاندا ئاماژە بۆ ئەوە دەکات ئەگەری ئەوە هەیە ڕەنجی سووری جامانەی بارزانیەکان لە ڕەنجی کڵاوی گروپی قزڵباشەکانەوە وەرگیرا بێت. قزڵباشەکان گروپێکی سۆفیگەری تورکمانی بوون کە لە ساڵی 1501 لەلایەن شا ئیسماعیلی سەفەویەوە کران بە بناغەی دامەزرانی دەوڵەتی سەفەوی و هەر لە بنەڕەتدا قزڵباش واتە کڵاو سوور.